زیندانیەکی چاکسازی گەورانی دوهۆک براوەتە نەخۆشخانە بۆ چارەسەر وەرگرتن کەچی فرسەتی هێناوە و ڕایکردو ئێستا بە دوایە گەڕێن لە لایەکی تریشەوە یەکانەی کە بۆ کرێنشینان قەرار بوو دروست بکرێت و بچنە ناوی تاوەکو ئێستا هیچ دەنگێکی نیەمانە و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. ساڵتان لێبێت. زیندانیەکی چاکسازی گەورانی دوهۆک کە بە تاوانی کوشتن دەستگیر کرابوو بۆ چارەسەری نەخۆشی برایەن نەخۆشخانەی ئازادی لەوێ بە فێڵی چوونە توالێت هەڵات. بە قسەی سەگڤان سولەیمان بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی ئەمڕۆ زیندانیەکی چاکسازی زرکا کە نەخۆش بووە لەگەڵ چەند پۆلیسێک چوونەتە نەخۆشخانە. دوایەوەی لەلایەن پزیشکەکانەوە پشکنین بۆ زیندانەکە کراوە لەگەڵ پۆلیسەکان قسەی کردووە چووەتە تەوالێت لەوێ لە پەنجەرەی توالێتەکانەوە هەڵاتووە. سەرچاوەیەکی ئەمنی لە پارێزگای دۆک بە 1964 وی زیندانەکە کوردە و دانیشتووی قەزایی شێخانە بە تاوانی کوشتنی کچێک دەستگیر کراوە و سزای زیندانی هەتاتایی هەبووە. وتیشی ئەو زیندانیە نزیکەی مانگێک دەبێت بە مەبەستی چارەسەری نەخۆشی دەبرێتە نەخۆشخانە. پاقلە پڕناوکەکەی شارە زوور پێگەیشتووە و بەرناکەوێت جوتیارانی ناوچەکە بازاڕیان گەرمە و کەیفیان خۆشە بەوەی کە چەند ڕۆژێکە کڕیار و جوتیاری ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق هاتوون و ڕاستە و خۆ هەر لەسەر پیکاب لێیان دەکڕن. 6 جۆر پاقلە لە شارە زوور چێندراون: ئیسپانی، فەڕەنسی، هۆڵەندی، دوودەنکی، کوردی و گەڕتانی. باشترینیان جۆری گەڕتانیە کە نرخی هەر کیلۆیەکی 400 بۆ 675 دینار. محەممەد کەریم جوتیارێکی بە ئەزمموی شارە زوورە ڕەزامەندی خۆی لە بازارەکە بۆ 1964 دەربڕی وتی ئەمساڵ بەرهەمی پاقلەیان باشە و هەر جوتیارێک بڵێ قازانج ناکات ڕاست ناکات چونکە کرێکاریش بە هەرزانتر لە پار کار دەکات بۆیە داهاتیان باش دەبێت. بەپێی ئامارەکانی سەرژمێری گشتی عێراق لە هەرێمی کوردستان 200,000 کرێنشینان. حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان و وەزارەتی ئاوادانکردنەوە دەمێکە بڕیاریان داوە 29,000 یەکە بۆ کرێنشینان دروست بکەن. بەپێی بەدواداچوونێکی 1964 دوو ئەوەندەی کرێنشینان شوقە و یەکەی بەتاڵ بوونیان هەیە. لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا کرێنشینان 4 جار فۆرمی وەرگرتنی یەکەی نیشتەجێبوونیان پڕ کردوێتەوە بەڵام هیچ یەکەیەکیان وەرنەگرتووە. لە هەرێمی کوردستان دوو پرۆژە هەیە بۆ کرێنشینانێکیان هی وەزارەتی ئاوادانکردنەوەیە و پێکاتووە لە 9,000 یەکەی نیشتەجێبوون، ئەویتر پرۆژەی دەستەی وەبەرهێنانە کە پێکاتووە لە 20,000 یەکە. بەرهەم قەرەداغی سەرۆکی کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینانی کوردستان بە 1964 و دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان تەنیا قسەیەکی حکوومەت بوو فڕێدا و تا ئێستا داری نەخراوەتە سەربەرد. تا ئێستا هەروەمان زانیوە کە خەنە زیاتر بۆ ڕەنگی قژ بەکاردێ بەڵام توێژینەوەیەکی نوێی کوردی دەریخستووە کە پێکاتە کاریگەرەکانی ڕۆکی خەنە چارەسەرە بۆ شێرپەنجەی مەمک. توێژینەوەکە لەلایەن مامۆستا فەرهەنگ حەمید لە کۆلێژی تەکنیکی هەڵەبجە ئامادەکراوە و لە گۆڤاری فود سیستەمی ڕووسی بڵاو کراوەتەوە. پوختەی توێژینەوەکە دەرخستنی هەندێک پێکاتەی ناو ڕۆکی خەنەیە کە گەیشتوون بەو ئەنجامە یەکێک لە پێکێنەرەکانی ناو ڕۆکەکە ڕێگری لە زیادبوون و بڵاوبوونەوەی خانە شێرپەنجەیەکان دەکات بە تایبەت شێرپەنجەی مەمک. بەڵام وەک ئەوەی مامۆستا فەرهەنگ بە 1964 وتووە ئاگادار بن پێکاتە کاریگەرەکانی ڕۆکی خەنە لەو خەنەیەدا دەست ناکەوێت کە لە بازاردا دەفرۆشرێت چونکە پادراوە و مادە و ڕەنگی تێکەڵ کراوە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە هەواڵێکی تا ڕادەیە خۆشە لەلایەن وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕی 45 ملیار دینار بۆ هەرێک لە پارێزگاکانی سلێمانی، هەڵەبجە، ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین خەرج کراوە بۆ کۆمەڵێک سێکتەر کە چاوەڕە دەکرێت ئاهێک بهێنێتەوە بەریان. وەزیری دارایی هەرێم زیاتر لە 45 ملیار دیناری خەرج کردووە بۆ ئەو بوارانە بە ئامانجی ئەوەی کە گرفتی بەشێک لە سێکتەرەکان لەو پارێزگایانە و لەو ئیدارە سەربەخۆیانە چارەسەر بکات. من بە خێرایی ئاماژە بەوە دەکەم کە پارەکە چۆن دابەشکراوە. 4 ملیار و 500 میلیۆن دینار بۆ خرجکردنی دەرمان بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە زۆر جار گرفتی دەرمانیان هەیە. هەروەها 4 ملیار دینار بۆ خەرجی دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا کە تایبەتە بە شێرپەنجە. هەروەها 3 ملیار و 500 میلیۆن دینار بۆ سەرجەم پرۆژەکانی سلێمانی و دەوروبەری، 3 ملیار دینار بۆ سەرجەم پرۆژەکانی ئیدارەی گەرمیان، 2 ملیار دینار بۆ سەرجەم پرۆژەکانی ئیدارەی ڕاپەڕین و تا دوایی ئەم هەواڵە لە سایتی 1964 دەتوانن بە وردی بینەری بزان پارەکە چۆن دابشکراوە. ئەوەی کە بینیتان لە بواری دەرمان، تەندروستی، بواری وەبەرهێنان پارەکە دابش کراوە بەسەر
ئیداری سربەخۆی گەرمیان ڕاپەڕین پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بە هیوایەوەی کە بە تەواوەتی سوودی لێ ببینن لەو سێکتەرانەدا. هەماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.